ئەزیزان دووبارە سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. شیکاری هەفتەی پێنجەمی مانگی چواری ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون ڕوتی بەرزبوونی تا ڕادەیەک وەرگرتووە. ئەم بەرزبوونە بڕی تێست حساب دەکەین لەبەرەوەی ئەم دابەزینە خێرایی کە لە ڕۆژی دووشەممەی هەفتەی ڕابردوو دەستی پێکرد. لاوازیەکی تەواو بە ئاڵتونەوە دەردەخات کە ڕەنگە دابەزینی لەم جۆرە بەردەوامی زیاتر بکێشێت. ئەگەر دیقەت بدەن لەم ناوچەیە واتە لە دووروبەری ئاستی 2400 تا 420 ئەمە دوو جارە ئەو دابەزینە گەورەی دەست پێ دەکات. ڕەنگە من نیشاندانی ئاماژەیەک بێت بۆ کۆتایی هێنان بە ڕۆتی بەرزبوون، بەڵام کات و مەودایەکی دیکەی پێویستە بۆ ئەوەی کە سیناریۆیەکی بەهێزی دوورمەودا چالاک بێت بە دابەزینێکی فراوان. بەرزبوونی ئاڵتۆن ڕەنگە تا ئاستی 2369 بەردەوام بێت، وەتام ڕیتێسی کە لێرە دەستی پێکردووە ڕەنگە بتوانێت بگاتە ئەم ئاستەش. لە دوای گەیشتن بە 369 ئێمە بە تەواوەتی تەرکیز دەخینە سەر دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن. ئەوجا ڕێک لە 369 خۆی بێت یاخود سەروتر یاخود ئەم ناوچانەتان نزیک 2400، بەڵام ئێمە لە 369 بەرەوسەرەوە هەتا ئەگەر لوتکەی پێشوش حسابکەین بۆ 430 بە تەواوەتی تەرکیزمان دەخینە سەر مامەڵەی فرۆشتن. لەگەڵەوەی کە مەوداکەش فراوانە، بەڵام لە سەروی 369 کڕینی ئاڵتون ڕیسکی زۆر بەرزە، دەبێت بە تەواوەتی حەزری لێ بکەن، چونکە ئەگەر و احتیمالەکانی دابەزین زیاترە وەک لە بەرزبوون لە سەروی 369. سیناریۆم هەفتەیە پێم وایە کە بەم شێوازە ڕوو بدات. سەرەتا ڕیتێس بکاتەوە بۆ 369، ڕەنگە تۆزێک سەروتر یاخود ڕێک لە 369. پاشان ئەگەر سیناریۆیەکی دابەزین چالاک بێت و دەرفەتی داخبوونیشمان پێ بدات، لێرەوە بەڕای من سیناریۆی دابەزین چالاک دەبێت و دەتوانێت ئاڵتون گەڕانەوە بکات بۆ ئاستی 2284. مەودای 369 بۆ 284 زۆر فراوانە دەزانین، بەڵام باز لەسەر تارگێتی هەموو هەفتەکە دەکەین تا کۆتایی کاگەر بێت و لێرە دابەزین چالاک بێت دەتوانێت بگەڕێتەوە بۆ ئاستی 2284. لێرەوە پاشان زۆنێک دروست دەبێت 284 بۆ 267 و کاتی کەسە هاتە ئێرە ئێمە خوێندنەوە و شیکارێکی دیکە دەکەین بۆ ئاڵتون. ڕەنگە لێرەوە سیناریۆکی بەرزبوون چالاک بێت بتوانین سود لە دەرفەتێکی کڕین وەربگرین، بەڵام بڕیار نادین هەتا نرخ نێتە ئێرە. ئەوەی کە ئێستا دیارە بۆم هەفتەیە لە 369 بەرەوسەرەوە سیناریۆیەکی دابەزین چالاک بێت، دیسانەوە ئاڵتون بهێنێتەوە خوارەوە بۆ 2284. شیکاری دووەممان لەسەر یۆرۆیەن و هەروەها پاوەنیێنش کە شیکاری سێمە. ئێستا ئەم دوو دراوە بوونەتە ترێندی ڕڤیۆکانی بازار کە زۆر قسەی لەسەرەکرێت لەبەرەوەی بەرزبوونێکی زۆر زۆر بەرفراوانیان دەست پێ کردووە. یۆرۆیەن ئەم نرخی کە ئێستا تێیدایە ئەمە شیکاری یەک مانگیە. ئەم نرخە ساڵی 2008 تێیدا بووە، واتە لە 2008ەوە یۆرۆ بەرامبەر بەیەنی ژاپۆنی نەهاتۆتە ئەم نرخی کە ئێستا تێیدایە کە ئاستی 169. ئێمە پێشترم زۆنەمان دیاری کردبوو بۆ دابەزین. ئەگەر بیرتان بێت لە شیکاریەکانی ڕابردوو باسمان کرد، پێش گەیشتن بە زۆنەکە ئالێرە بوو، پێش گەشتن بە زۆنەکە ئەم دابەزینەی دەست پێ کرد، وتمان کە سیناری زۆنەکە دەگۆڕێت. لێرە هێڵێکمان دیاری کرده بوو، دیسان و لێرە تەچی زۆنەکەی کردو و ئەم دابەزینەی پێ کرد. ئەوەی کە ئێستا دەردەکەوێت بەپێی سیناریۆکان زۆنی دابەزین بە تەواوەتی لاواز بووە ئەگەرەکانی بەرزبوونەوە هەیە، یاخود بەمانایەکی دیکە زۆنێکی بەرزبوونی نوێ دروست بوو. کام زۆنەیە ئێمە لێرە ئاماژەمان پێ کردووە، بەڵام بیرتان نەچێ بەڕێزان ئەم سیناریۆی یەک مانگیە، واتە شکاندنی زۆنەکە یاخود بەردەوامیدان بە سیناریۆی زۆنەکە تەنها بە کاندڵی یەک مانگی دەبێت، واتە بە فرێمی یەک مانگی. ئەم زۆنە پێدەچێت بشکێت بەرەوسەرەوە، ڕەنگەکەی بکەینە ڕەنگە ئەم زۆنە بشکێت بەرەوسەرەوە. ئەوەی کە ئێستا دروست بوون لەسەر یۆرۆیەن تا لە سەروی ئەم زۆنە بێت 164.8 بۆ 161
ئاڕاستی بەرزبوون بەردەوام دەبێت بۆ ئاستی 174.630 بۆیە تکایە زۆر حەزەر لە مامەڵەی فرۆشتن بکەن. هەتا وەکو ئێستا هیچ ئاماژەیەک هیچ دەرفەتێک نییە بۆ مامەڵەی فرۆشتن کە تیدا داخەڵبین. سیناریۆکانی بەرزبوونەوە هێشتا ڕوونتر دیارن و ئەگەرەکانی بەرزبوونەوەی زیاتریشەیە بۆیە حەزەر لە مامەڵەی فرۆشتن بکەن. ڕەنگە بەردەوامی هەبێت بۆ ئەم تارگێتە کە 174.630 لێرەوە پاشان باوەزینێک یاخود سیناریۆیەکی کورتمەوەدا دروست بێت بگەڕێتەوە زۆنی 170 بۆ ڕیتێست. ئەگەر بێت و ئەم هێڵەش بشکێوەتە 174.630 بە کاندڵێکی یەکمانجی تەواو پڕ لەسەریەوە دابخرێتەوە، یۆرۆ بەرامبەر بە یەن بۆ مەودای فراوان و دوور دەتوانێت خۆی بگێنێتە ئاستی 187.628 واتەمە تارگێتی دووەمی بەرزبوونێتی. ئاگادار بن بەڕێزان، بەوە تێنەکەون کە نرخ زۆر بەرز بۆتەوە و ئیتر کاتی فرۆشتنە و سایکۆلۆژیکی واتە بۆ دروست بێت نرخ لە دەقە و سەعاتایە بۆ داڕمانێکی خێرە نەخێر. وەک گوتمان نرخ چەندێک بەرز بێت یاخود چەندێک دابەزێت بازار بەپێی ئەو سروشت و سایکلۆ دەڕوات کە مامەڵی کڕیار و فرۆشیار بڕیار لەسەر نرخی دەدەن. بۆیە ئەگەری ئەم نرخانەشەیە پێتان شتێکی قورس و ئەستەم نەبێت کە پێی بگات. بەڵام پێش ئەو نرخە ڕەنگە چەند هەفتەیەکی پێ بچێت تا بچێتە ئەوێ. پێش ئەو نرخە تارگێتی یەکەممان هەیە کە دەتوانێت ڕتێستێکی پێ بکاتەوە بۆ زۆنی خوارەوە. شیکاری سێم لەسەر پاوەند بەرامبەر بێنی ژاپۆنی. پاوەندیش بە هەمان شێوە بەرزبوونێکی فراوانی دەست پێ کردووە. ساڵی 2015 پاوەند لەم سەرەیە بووە، ئێستا دیسان گەشتەوە ئەو سارە و ئەو لووتکێشی شکاندووە. پاوەندیش بە هەمان شێوە ئەم زۆرەمان بۆ دیاری کردبوو بۆ دابەزین، بەڵام ئەویش وەکو یۆرۆیەن پێش گەشتن بە زۆنەکە سیناریۆکی دابەزینی چالاک کرد. لێرە گەر ببینن ئەم دابەزینی دەست پێ کرد و پاشان دەستی کردەوە بە بەرزبوون، واتە ئەمیش بە هەمان شێوە زۆنەکەی تەواو لاواز بووە تا نرخ لە سەری زۆنەکە بێت. ئاڕاستی بەرزبوون هەیە وەک لە دابەزین، بەڵام پاوەندیان جیاوازیکی دیکەی هەیە لەگە یۆرۆ. ئەویش ئاستێکی زۆر بەهێزی لە پێشەکە 199.823 ڕەنگە لە دوای گەشتن بەم ئاستە ڕیتێستێک دەست پێ بکاتەوە بۆ زۆنەکە بەرەو خوارەوە. هەتا بۆ ئاستی 195ش کە دیاریمان کردووە دەتوانێت وەکو تارگێتێکی ڕیتێست خۆی پێ بگێنێتەوە لە دوای 199. بەڵام ئەویش بە هەمان شێوە ئاڕاستی هێشتا بەرزبوونە لە دوای شکاندنی 199.823 بە کاندڵێکی یەکمانگی پڕ لەسەریەوە. ئەو کات پاوەندێنیش سیناریۆی گەشتن بە 215 چالاک دەکات. بۆیە زۆر ئاگاداری مامەڵەی فرۆشتن بن. ئەو بازرگانە بەڕێزانی کە دەیانەوێت مامەڵەی فرۆشتنی دوورمەودا بکەن بەبێ بەکارهێنانی ستۆپ لوس هێشتا زووە بۆ ئەو بڕیارە حەزەری تەواو وەربگرن لە بەرزبوونەوەی زیاتر، چونکە هێزی بەرزبوون زۆر ڕوون دیارە لەسەر چارت، بۆیە ڕەنگە بەردەوامی هەبێت زیاتر بەرەوسەرەوە. وەک گوتمانم هێڵە بە هێزە ڕەنگە لێرەوە سیناریۆکی دابەزی چالاک بێت بەم شێوازە. نازانین کە چالاک دەبێت یان دەبێت کە نرخ چوەوێ ئەو کات چاودێری جوڵەکانی بکەین و بڕیار بدەین. بەڵام ئەگە سیناریۆکی دابەزین چالاک بوو دەتوانێت ڕیتێست بکاتەوە بۆ زۆنەکە و پاشان لێەوە سیناریۆیەکی دیکەی بەرزبوون چالاک بکات. شیکاری خوێندنەوەکانی ئەم هەفتەیە بەم شێوازە بوون: پاوەندیەن، یۆرۆیەن، هەروەها ئاڵتون. هەر ببێنن بە قازانج و بەخۆشی و هەفتەیەکی پڕ لە سەرکەوتن بەڕێکە ئینشاڵڵا.